بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بنراني برز خوشويست مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای پروردگار برژێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ بە خزمەتتان دەگەمەوە، لە بەرنامەیە کە بە ناوی بەهاکان، ئەو ڕەوشت و ئەخلاقە بەرز و مەزنانەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە قورئانی پیرۆزدا ئەمری پێکردوون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمری پێکردوون لە فەرمودەکانی خۆیدا، و کۆمەڵە ئەڵسوکەوت و ئەخلاقێکی جوان و بەهای بەرز و بە نرخ کە باو باپیرانمان لە ڕابردوو هەیان بووە. تەماشە دەکەین کە بەداخەوە هوردە هوردە لە ناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا سپات دەبنەوە، و کەم وایە بەشێک لەو بەها بەرزانە وجودیان مابێ لە لای بەشێکی خەڵک کە بەڕاستی کۆمەڵگە و مجتەمەع بە بەهاکانەوە کۆمەڵگە و مجتەمەعە، و ئینسان بە بەهاکانەوە ئینسانە. ئەگەر ئینسان ئەو بەها بەرز و پڕبەرەکەتانەی تێدا نەمان، قاوغێکی بۆش دەمێنێتەوە، قاوغێک دەمێنێتەوە کە توانم بڵێم هیچ کەس حەز و ئارەزوو ناکا کە ڕەفاقەت و دۆستایەتی و خزمایەتی لەگەڵ بکاتن. لەبەرەوەش زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ کە پێناسەی بەهاکان دەکەن، پێناسەیەکی جوانیان کرد، دەڵێن ئینسان لە دوو شت پێکاتوە، لە شکل و شێوە، چاوە و لوتە و گوێیە و زارە و کەل لەسەرە و دەستە و پێستێکی بەسەردا هاتووە، ئەوە قاوغێکە. ئەوەی کە ئەو قاوغە ئەو لاشەیە جوان دەکا، ئەوە نییە کە بڵێ داخۆ لوتەکەی چۆنە و گوێەکانی چۆن و چاوەکانی چۆنن، ئەوە زاهیریەکەیەتی. ئەوەی کە ئەو ئینسانە جوان و دەیڕازێنیتەوە، ئەو بەهایانن. ئەو بەهایانە بەهای خەڵقین، خەڵقی و خوڵوقی. ئینسان لەو دوشتانە پێکاتوە، ئەنی کاتێک کە خەڵقەکەی وایە خوڵوقەکەی زۆر ئەساسترە لە خەڵقەکەی، لە ڕسم و شێوەکەی. لەبەرەوە بەشێکی ئەو بەهایانە لە ناخی ئینسانەکاندا کە وجودیان هەبوو، ئەبنە شتێکی فطری. ئینسان بەبێ ئەوەی کە فکر بکاتەوە، بەبێ ئەوەی کە هەڵوەستە بکاتن، لە حاڵەتی پێویستبوونی ئەو بەها و ئەو خوڵوقە بەرز و بەڕێزە، ئینسان بە گوێرەی ئەو بەها بەرزەی کە وجودی هەیە لە ناو خودی ئینسانەکەیدا هەڵسوکەوت و معامەلە دەکات. جا ئەگەر عەتا بوو، بەخشین بوو، دەبەخشیتن. ئەگەر دیفاعکردن بوو، غیرەتەکە دەجوولێ دیفاع دەکا و بەرگری دەکاتن، و دەیان و سەدانی دیکە لەو بەها بەرزانەی کە کۆمەڵگە و مجتەمەعەکان ئەتوانم بڵێم توێدا جیاوازن، و نەبێ ئینسان کە لەدایک بوو هەموو ئەو بەهایانەی توێدا مەوجود بن. بەشێکی ئەو بەها بەرزانە، ئەو ڕەوشتە جوانانە، پێویستە ئینسانی ئیماندار هەوڵ بدا لە خۆیدا بێنیتە دی، هەوڵدا لە خۆیاندا ڕەنگ بداتەوە، بۆی کە خاوەنی ئەو ڕەوشت و ئەخلاقە بەرزانە بێتن. لەبەرەوەش تەماشەکەن لە قورئانی پیرۆزدا خۆشەویستانم، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆسیفەتی هەموو سیفەتە جوانەکانی تێدا هەبوون، و خاوەنی هەموو سیفەتە جوانەکان بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام.
و شکل و شێوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاوڵان دەفەرمون کە شەو تەماشەت دەکرد وەکو مانجی چواردە دەدرەوشایەوە، ئەوەندە جوان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام لە تاکە ئایەتێک نابینی خوای گەورە وەصفی جوانی پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام، ستایشی قەد و باڵای بکاتن، ستایشی چاوە جوانەکانی بکاتن، بۆ خۆی لە هیچ فەرمودەیەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە بەژن و باڵا و قەدی خۆی هەڵنەگوتووە، هاوڵان وەصفیان کردووە. بەڵام تاکە شتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە وەصفی پێغەمبەری پێ دەکا عەلەیهی سەڵات وسەلام چییە؟ وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەو بەها بەرزانە کە ناش فەرمێ یەک لەو بەهایانە دیاری ناکە. خولوق جەمعی خەڵقە، یعنی کۆمەڵە بەهایەکی زۆر جوان دەتۆدا وجودیان هەیە و ڕەنجیان داوەتەوە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوەش هەر هاوڵێک ڕەحمەتی خوایان لێبی غەیری هاوڵانیش کە هاتوون لە نزیکەوە معاملەیان لەگەڵ پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وسەلام سەرسام بوون بە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو ڕوویەکەوە. ئاهی وایە دنیاکەی بەس لە مادیات دابینیوە، دنیای بەس لە مادیات دابینیوە، لە وەرگرتن و لە مادە و لە زێڕ و زی و لەوانە. چۆتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەندی پارە داوەتێ، هەندی پێبەخشیوە، چۆتەوە لای کافرەکان گوتی کوڕە بڕۆنە لای ئەو، وەڵڵاهی لە لای کەسێکی هاتووم قەت لە فەقیری ناترسێتن، هەر وەکو ئاو دەیبەخشێتن. لە غیرەتدا ئیمامی عەلی قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ كلما حەمیە الوەطیس احتەمەینا برەسوول الله صلی الله عليه وسلم. ئەگەر شەڕگەرم دەبوو خۆمان دەهاویشتە پشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەومان دەکردە دڕە، یعنی ئەو لە شوێنی خۆی نەدەچوو، هەندە بە غیرەت و بە شەهامەت بوو. بڕۆ دەڵێن جارێکی لە مەدینە دەنگێکی زۆر گەورە هات، خەڵکەکە هەمووی ترسا، هەمووی شڵەژا، سەحابەت زەربەزەکان دەڵێ هەتا چوین بانجی فڵان کەسمان کرد بۆی بە مەفرەزە بچینە دەرەوە 4-5 کەس پێکەوە، چونکە دەنگێکی زۆر گەورە بوو، خەڵکە هەمووی لە خۆی ترسا بوو. دەڵێ تا 3 چارەک کۆبووینەوە بەڕێکەوین تەماشەمان کرد پێغەمبەر بەتەنێ داتەوە لەو لای عەلەیهی سەڵات وتی فەرموون بڕۆنەوە هیچ نەبوو. بەردێک بوو خوای پەروەردگار تەبارەک وتەعالە هەندە ساڵە پێش ئێستا هاویشتی تێناو ئاگری دۆزەخ، ئێستا گەیشتۆتە شوێنی خۆی. ئەوجا دەیان و لەسەر مەسەلەی لێبوردەیی و بەخشندەیی و ئەوان هەر باس مەکە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کە ئاوا وەصفی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کۆکەرەوەی هەموو خەسڵەتە جوانەکانە، هەموو بەها بەرز و ڕازاوەکانە، و لەبەر ئەوەش خوای پەروەردگار تەبارەک وتەعالە چ دەفەرمێ؟ دەفەرمێ وەلەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە. بۆچێ؟ لمن كان يرجو الله واليوم الآخر، ئەوانەی کە بەتەمای دوا ڕۆژ بن، ئەوانەی کە بەتەمای قیامەت بن، ئەوانەی کە بەتەمای پاداشتی خوا بن، دەبێت پێغەمبەر بکەنە سەرمەشقی خۆیان عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەکەینە سەرمەشقی خۆمان، ئەو پلەپایی کە دەمانەوێ، ئەو بەهەشتانەی کە داوایان دەکەین دەستمان ناکەون. بۆ؟ چونکە تاکە ڕێگایە کە دەبێتە مایەی ڕەزامەندی خوا و تاکە هەڵس و کەوت و خو ئەخلاق و ڕەوشتێک کە خوای گەورە پێی ڕازیە بەس لە ڕێی پێغەمبەرەوە دەیزانین عەلەیهی سەڵات وسەلام. جاگەر ئاشنا نەبین بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ڕێگەشی داناڕۆین. لەبەرەوە ئەو بەرنامەیە زۆر زەرورە هەموو لایەکمان ئیشی لەسەر بکەین، و لە ناو کۆمەڵگە و مجتەماعی خۆماندا دایک و باوکەکان کە بەرپرسن هەوڵدەن ئەو بەها بەرزانە لە ناو منداڵەکانیاندا زیندوو بکەنەوە. لە زیاتی ئەو منداڵانە ئاوا ئیهمال کراون، بەرەڵا کراون، هەر منداڵە و جیهازێکی زیرەکی دراوەتە دەست و بە کەیفی خۆی لەو سەری بۆ ئەو سەری دنیا دێت و دەچێتن بەبێەوەی کە کەس محاسەبەی بکاتن، بەبێەوەی دایک و باوک لێپرسینەوەی لەگەڵ بکەن، بەبێەوەی ڕۆژێک لە ڕۆژان دایک و باوک لێ پێی بڵێن کوڕم وەرە بزانام داخۆ تۆ سەیری چ دەکەی، کچم وەرە بزانام داخۆ تۆ سەیری چ دەکەی. ئەو کاتە زێڕینە و جوانت بسێ
بەچ بەسەر دەبەی بەها بەرز و گەورەکان نەماون لە ناوماندا تەماشەکە گەنج و شەباب و منداڵەکانمان هەر یەکەو لە بندووکانێک هەر یەکەو لە بن دیوارێک هەر بن لە کافتریایەک کەوتۆ و خەریکی مۆبایلە و چۆتە عالەمێکی دیکە نەخۆشەویستی دایک دەمینی نەخۆشەویستی باوک دەمینی نەخۆشەویستی خزمایەتی دەمینی نەسیلەی ڕەحم دەمینی نە بەخشین دەمینی نە سۆز دەمینی هیچ شتێک نامینیتن نە غیرەت دەمینی بۆ وامان لێ هاتووە ئەمڕۆکە چکە گوناه و تاوان ئەگەر چەند جار دووبارە بۆ دەبێتە شتێکی طەبیعی و ئەعتیادی ئێستاگە 50 ساڵ بچینە دواوە 50 ساڵ بچینە دواوە 50 ساڵ یەکێک لەو ئافرەتانەی کە ئەمڕۆ ئاوە چۆن لە ناو جێگای خەوتندا دەخەوی کە ئاوا دێتە دەرەوە بەڕووتی تریش لە یەکێک لەو شارانەی خۆمان لە هەولێر لە سلێمانی لە گوندەکان هەر هیچ ئاوا بتان بینی بایان باو باپیرانمان بیان بینی باو چ دەقەومە دەیانگۆ علامەتی دنیا خەراببوونی و دنیا خەرا دەبیت بۆ چکە بەها بەرزەکان ئەو کاتەی وجودیان هەبوو ئەو کاتێ شەرم و شکۆی ئافرەتان لە قیممەدا بوو ئەدەب و ڕەوشتی پیاوانیش بەرز بوو مەناڵین ئەو کاتە جێچەڵکردن نەبووە بەڵام زۆر دەگمەن بووە ئافرەتان کە ئەو کاتەی واش نەبووە کە هەموو خەڵک لە ماڵی خۆی حەماماتی هەبێت و ئاوی هەبێت و ئاوی بۆ ڕاکێشراوی هەموو ئافرەتان دەچوونە سەر کانی ئاویان دینە دایکانمان ڕەحمەتی خۆیان لێبێ بەڵام بە داپۆشراوی بە محتەشەمی بە ڕێک و پێچی کە پیاوێکیشیان دەبینی ڕووی خۆیان وەردەگێڕا پشتیان دەڕێ دەکرد تا پیاوەکە تێدەپەڕی ئەو جا دەهاتنەوە ئێستا ئاوا سینگ و سینگ بۆت دێتن دەڵێ شەڕی جەبهەویە بەخوا خۆلانە دەی سینگێکت لێ دەداتن 2 مەترانت فڕە دەداتەوە لای ئێستا دەبی پیاوان پشت دەڕێ بکەن پێم خۆشەوەی بزانن ئێستا دەبێ پیاوان چاو بنووقێن ئێستا دەبێ پیاوان خۆلادەن ئیشەکە پێچەوانە بۆتەوە ئەوە هەمووی لە ئەسنای چدا لە ئەسنای دووبارە بوونەوەی ئەو گوناه و تاوانانەیە کە هوردە هوردە کابرا ڕۆژێک 2 3 4 5 لای چی دەبێ لای طەبیعی دەبێت لەبەرەوە زەرورە چۆن منداڵ فێری نان خواردن دەکرێت فێری ئاو خواردنەوە دەکرێت هەوڵ دەین فێری ئەو ئاداب و ئەخلاق ڕۆشتە جوانانەی بکەین ئەو بەها بەرزانەی بکەین و پێی بڵێین ئەتۆش بێتاقەت مەبە مەڵێ وەڵا پێم گوتۆ جارێک هیچ نێ بۆ ئەو منداڵ چکە هەموو ڕۆژێ ئیش لەسەر فکر و بیر و هۆشی ئەو منداڵەت دەکرێتن بۆی کە بەهاکانی لا نەمێنێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا یەکێک لەو بەها بەرزانە کە ئەمری پێ دەکا کە ئەمڕۆ هەروەکو مقەدیمەیە دوادەینەوە سەری دەفەرمێ ئین الله یەأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون والله ثم والله لەبەرەوەی ئێمە کۆمەڵگە و مجتەمەعێکی بەس وەکو تەزیل شتەکە دووبارە دەکەینەوە دەنا دەبووە هەمومان ئەو خاڵە جوانانە هەموو ڕەنجی داباوە لە ژیانی تاکە تاکەی موسڵمانان چونکە لە زۆربەی زۆری وڵاتە ئیسلامیەکان خەتیب کە تەواو دەبێ ئەو ئاەتەی دەخوێنیتەوە ئەو ئاەتەی زمانی فتنە خەڵکێکی ئاوە وەکو بڵێ دڵنەخۆش قسەیان بە ئیمامی عەلی و باوانە دەگوتن لەسەر میحراب قسەی نابەجێیان دەکردن لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ها چەند پیاوێکی گەورە و بەڕێز و بە حورمەتە ئەوەی هەموو مەنع کرد لە زیاتیەوە فەرمێ ئاەتەی بخوێننەوە إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون أقم الصلاة
گوێتان لە هەموو ئیمامان نابێتن لە خوتبەی ئەو دوعای دەکەن ئەو ئاەتەی دەخوێننەوە جارێ ئێمە بۆ خۆمان ئایا جێبەجێمان کردووە جاری وایە هەر ئەو ئیمامە لەگەڵ ڕێزم بۆی کە دەفەرمێ ئین الله یەأمر بالعدل ئەو لە عەدلەکە لای داوە هەر لێرەوە ساقیت بوو چکە عەدل و ئینساف ئەوەی لەگەڵ خوا دابی لەگەڵ پێغەمبەری خوا دابی عەلەیهی السەڵات وەسەلام ئەو دۆڵێکی عەلمانی دەست کردوتێ و تەپڵ بۆ عەلمانیەت دەکوتێتن ئەو ئاەتەش دەخوێنیتەوە ئاوکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵام ڕوبە تالی القورئان یەلعنه یوهای قورآن دەخوێنیتەوە بەڵام قورآن لعنەتی لێ دەکات بۆ چکە زاڵمە ئەو ئاەتەش دەخوێنیتەوە ئەلا لعنة الله علی الظالمین لعنەتەوە لە خۆی دەکات ئەوجا ئەو ئاەتانە گوتم دێنەوە سەریان خاڵ خاڵ باسییان دەکەین چۆن بتوانین عەدل ئەو بەها بەرزە جێبەجێ بکەین و پەیڕەوی بکەین و زیندوی کەینەوە لە ژیان و ڕۆژانەماندا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە صالح الأخلاق ئەمن بۆی ناردراوم بۆی کە کردەوە جوانەکان و ئەخلاق و ڕەوشتە جوانەکان و بەها جوانەکان چ بکەم تەواویان کەم یعنی هەن وجودیان هەیە بەڵام هەندێکی تۆزی لەسەر کەوتووە هەندێک نەماون دەمێ بیان هینمەوە وجود لەبەرەوەی هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ السەڵات وەسەلام هاتوون بۆی کە ئەخلاق و ڕەوشتی جوان لە ناو کۆمەڵگە و مجتەمەعەکاندا چ بکەن بڵاوکەنەوە ئەوجا لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق وجودیان هەیە بەڵام پێویستە کات تەواو بکرێن چۆن لە فەرمودەیەکیدا دەفەرمێ نمونەی من و پێغەمبەرانی دیکە وەکو ئەوەی وایە عەلەیهیمۇ السەڵات وەسەلام دیوارێکیان دروست کردبێتن خانوێکیان دروست کردبێت یەک خشتەی تێدا نەبێ خەڵکەکە بێتە ماشەی بکە بڵێ وەڵڵاهی زۆر جوانە بەڵام ئەو خشتێ نەقوستانە فەرمیوە من ئەو خشتەم کۆتایی بە دیوارەکەی هاتووە کۆتایی بە خانووەکەی هاتووە بە هاتنی محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام ئەبوو زەڕی غەفاری قسێکی زۆر جوانی هەیە دەفەرمێ کە گوێمان لێبوو پێغەمبەرێکی هاتووە و داوای ئەڵێ من پێغەمبەری خوام و عەلەیهی السەڵات وەسەلام دەڵێ لەگەڵ برایەکەم گوتم با بچین گوێی لێ ڕاگرین دەڵێ برایەکەی خۆم نارد گوتم هەڕوو گوێی لێ ڕاگرە بزانە چەڵێتن دەڵێ کە چوو هاتەوە فقال له رأيته ببراكي خوي قوب أبو ذري رأيته يأمر بمكارم الأخلاق بخوا أو بياون بيني خلشي بانك دكر بور روشت برزو جوانا كان هرقل كبرسيار لأبو سفيان دكا قوتي بوتي بانك تان دكا محمد المصطفى عليه الصلاة والسلام فرمي بور روشت جوانا كان بانك ما كان بانك ما دكا زينانا كين مشروبنا خوينا وسيلة الرحم زيب كين خۆ مسلمانەتی هەر نوێژ و ڕۆژوو نییە مسلمانەتی هەر نوێژ و ڕۆژوو نییە نوێژ و ڕۆژەوانە واجبن دەبێ بیانکەی دەنا تێت هەڵدەدرێتن ئەو بەها بەرزانن کە ئینسانی ئیماندار و مسلمان زیاد دەکاتەوە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کەسمان وەچیوی شەو نوێژ و عیبادەتمان پێ ناکرێ بەس خوای گەورە لە هیچ شوێنێکی قورئاندا وەسفی کردو بڵێت وەڵا هەندە ڕکعاتانە شەو نوێژە دەکەی و هەندە ڕاوەسی هەندە سەعاتانە ڕادەوەستی و ئاوا دەکەی و ئاوا دەکەی نا بەس مەدحی بە ئەخلاقەکەی کردووە کە لە سەرەتا باسمان کردووە ئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەوجا خۆشەویستانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ خیارکم ئەحاسنکم ئەخلاق باشترینی ئێوە ئەوانن کە ئەو بەها بەرزانەیان تێدا ڕەنگ دراوەتەوە ئەخلاق و ڕەوشت و سیفەتە جوانەکانیان لە هەموو خەڵکی باشتر و جوانترن لە هەمانتان لە فەرمودەیەکی دیکەدا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئین من ئەحەبەکم ئیلەیە ئەحسەنکم ئەخلاق لە لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ چێ لە لای من لە هەموو کەس خۆشەویسترە ئەو کەسێک کە ئەخلاقی لە هەموو کەس بەرزترە ئێستا چی فکر لەوەی دەکات و دەڵێ من بە خۆشەویستی پێغەمبەر بم عەلەیهی السەڵات وەسەلام چێ فکر لەوەی دەکاتەوە دەڵێ با من خۆشەویستی خوا بم چێ فکر دەکاتەوە دەڵێ با من
خوا خۆشی بێن پێغەمبەر خۆشی بێم عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چکە هوردە هوردەوایان کردو ئەو بەها بەرزانەیان مراندوون نەیان هێشتوون. ئەوجا خۆشەویستانی خۆم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکی دیکەدا دەفەرمێ لەیسە منا من لەم یعرف حەقە کەبیرنا وەیەرحەم سەغیرەنا لە ئێمە نییە ئەوەی کە ڕێز و حورمەتی گەورەی لا نەبێەوە بەزەی بە گچکە دانێتەوە. ئەو بەها گەورە ماوە لە ناو مانێستانەکە کابرا پیر بووە منداڵ دەورەی لێ دەدەن گاڵتەی پێ دەکەن جەنازە لەوێن دەرێکەوتۆ خەڵک شەقی تێ هەڵدەدات. پێویستە بگەڕێینەوە بۆ سەر ئەو بەها بەرزانە بۆ سەر ئەو خاڵە گرنگانە کە بەڕاستی پێویستمان پێیەتی بۆی کە هەمتام و چێژ و لەزەت لە عەبدایەتی و بەندایەتی بکەین و هەم مەحەبەت و خۆشەویستیش لە نێوان تاکە تاکەی کۆمەڵگە و مجتەمەعدا دروست بێت. تا حەڵقەی یەکەم و چەند فەرمودەیەکی دیکەش باز دەکەین ئینشاڵڵا هەر لە مقەدیمەکەی بەڵام دەینە سەر خاڵێک لەو خاڵانەی کە بەها بەرزەکانن کە هەمومان پێویستمان پێیەتی. بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.